میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ساڵانێکە کە من بیر لەوە ئەکەمەوە کە ئەم پرسیارانەی کە ڕوو لە ئێمە ئەکات لەکوێوە وەکەی بتوانم وەڵامیان بدەمەوە. بەڵام شاید هۆیەکیشی ئەوە بوو کە بزانم لە یارانە ئێمە چۆن ئەتوانن و بە چ شێوەیەک ڕوبەڕوویە مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەوونەوە. ساڵانێکە کەسانێک یارە ئاخێزین و بە دڵ و بە وجود و ئینسانە کوردین، بەڵام وەختی ئێگاتە حنایی دیبەیتەکانە ئاخێز تۆزێک ژەڵەژیاوی و سەر لێ شێویاویان پێوە دیارە. من ئەمڕۆ گەرەکمە کلیلێک بکەمەوە لە فەحمە مەتنە ئاخێز، بۆ خاترێەوەی بەدەستانەوە بێ، بۆ خاترێەوەی ئەوانەی کە گەرەکیانە ئەم مەتنە کۆ بکەنەوە، ئەم مەتنە سازماندەهی بکەن، حتا ئەگەر بینووسنەوە، حتا ئەگەر بڵاوی بکەنەوە، یا حتا بۆ تەفشیرکردنی لەکوێ دەست بووەن، چی مەترەحکەن و چۆن باسی بکەن. واوانەیشی کە نەیاورە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بوون، ئەوانەی کە دوژمنن، بزانن کە ئەو کارەی کە لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کریاگە و ئەم مەتنە ئینقلابیە کوردیە کریاگە چه ئەتفاقێک بووگە. ئێمە لە توور ئەم مەسیرە شاهدە فرە کەسێک بووین کە بەهانەیان ئەگرت بەوەی کە وەختە تێئۆریزەکردن ئەمە بەم جۆرە نەبوو، یا کەسانێک کە ئیسراریانە کرد بە حفزە ئلمانهای بەرساختەی دەسە نظامە سوڵتەی جەهانی بوو پێناسەکردنە کورد وەکو لەباس و زوان و وەکو هەنێک ئلمانهای فەرعیە فەرهەنگی، و هەروەها فەزایەکی ئاڵۆز و ژەڵەژیاک، فەزایەکی ئاڵۆز و ژەڵەژیاک کە تەوانە نەغدی نییە، یان کریتیکی نییە، یان ئەوەی کە ئێوە پێی ئێژن ڕەخنەوە بڕوای من فرە کەلەمەیەکی غەڵەت و مەفهومێکی غەڵەتە، و ئەمە هەر کەسێ فێر بووگە بەسەر زمانی بێرێتی و بەکاری بووە. شاید فرەیەک لە ڕادیکالیزمە کەلامیە کە لە زوانە ئێمە بوو و قابل فەهم بۆ دیگەران نەبوو و دەرکیان نەئەکرد، ئەم دیبەیت ئەمڕۆ ئەگەریش توولانی بێت بتوانێت کۆمەکێکیان پێ بکە لە فەحمە ئەم مەتاڵبە و لە دەرکە ئەم مەتاڵبە. ئێوە گشتتان بە گوێرەی ژیانە خۆتان لە ناوە کۆمەڵگا و جامعە لەگەڵ ئەم مەفهومە نەغدە یان ڕەخنە یان کریتیکە ڕوبەڕووەونەوە، کە مەسەڵەن کابرا حتا لە ڕەوابەتە ڕفیقانەیشا هەڵەگەڕێت و ئێژێ من نەغدم هەست لە تۆ، یا ئێوە شاهدن کە ئەدەبیاتێکی دەرباری چاپلوسانەیە حیزبی حاکمیەتی هاتگە کە ئێژێ نەغدە ڕووخێ نەرمەکە، نەغدە بنیات نەربکە، و من نازانم ئەم نەغدە یعنی چی. مەفهومە کەلەمەیە نەغد و مەفهومە نەغد شتێکی مۆدێرنە و عمری ناگاتە 300 ساڵ، و ئەمە هاوکاتە لەگەڵە اتفاقاتێکا کە من ئێستا بەحسی یەکەم. بزانن ئێمە دوو جۆر نەغدمان هەست، یەکێ نەغدە مۆدێرنە و یەکێ نەغدە پۆست مۆدێرنە. فەرقە نەغدە مۆدێرن تەکە نەغدە پۆست مۆدێرنە حەدەئەقەل لە ئەندێشەی غەربیە من خەریکم بەحسی یەکەم، ئەمەسەکە نەغدە مۆدێرن نەغدە سیاسیە. نەغدە سیاسی بە تێئۆریزەکردنە مەفهومە ئازادی مەفهومی و ئەوێتەوە. نەغدە سیاسی بە تێئۆریزەکردنە مەفهومە ئازادی مەفهومی ئەوێتەوە، ولذا ئەخلاقە مۆدێرن ئەخلاقە سیاسی. ئەمما نەغدە پۆست مۆدێرن نەغدە غەیرە سیاسیە، ناسیاسیە.
ئێمە ئەم نەقدە پۆستمۆدەرنە دوای شەڕە جیهانی دووەم تێتە دەرەوە. دوو نەحلەی بیری هەست. یەک ئەوەی کە ئێژێت و ئەمریکاییە ئێژێ ئێمە بە ئازادی گەیین و هەر ئەمەسە و ئیتر نەقدێک نییە. نەحلەی دووەم کەسانێکن وەکو فۆکۆ و ئوروپاییەکان کە ئێژن وەزعیەتە مەوجود هیچ کارێکی پێ ناکرێ فقط ئێمە ئەتوانین بە دۆزینەوەی ئینقیادەکان لە ناوە ئەم ئینقیادە بپەڕین بۆ ناوە ئینقیادێکی تر و لەم پەڕینا فەزایەک و تەجروبەیەک لە ئازادی ئەکەین. پس دنیای ئەمڕۆ ناگۆڕێت. ئەگەر واسە تێمە سەر ئەوەی کە کەی نەقد لەدایکەوێ. بزانن مەفهوم ئازادی مەفهومێکی متەئەخری دەورانە مۆدێرنیتەس بۆ جەهانە غەرب و بۆ ئەکسەریەتە بەشەریەت. چون بەشەریەتە پێشوو پێی وابووگە لە جەهانێکی کاملەن با شەرایەتێکی مناسب و ئەخلاقی ژیان ئەکا و متەسەور ناوێ کە جەهانێک هەست کە ئومیدەکان و مەیلەکان و ئارمانەکانی کەوت بێتە خەتەرەوە. بەڵام لە دەورانێکە ئینسانەکان بەم نەتیجە ئەگەن کە ئومیدەکانیان مەیلەکانیان و ئارمانەکانیان یعنی ئیدەئالەکانیان و ئارمانەکانیان محقق نەوگە، یعنی حاڵیان خاص نییە. ئەوەڵین اتفاقێک کە ئەکەفێ ئەمەسە کەم خەڵکە ئەگەرێکیانە بزانن ئەم مەیلە، ئەم ئومیدە، ئەم ئارمانە دەستت پێیەگا تەحەقق پەزیرە، محقق ئەوێت. بۆ خاتری ئەوەی کە بزانن محقق ئەوێت ئێشێ بتوانن ئیماژێک لە بەدیل ئەمە بدۆزنۆ لە حیاتە تاریخی خۆیانە. ئالەگرا نەقشەدا تاریخ و ڕجعەتە بە تاریخ بەرجەستاوێ. بۆچی؟ بۆ خاتری ئەوەی کە متهم نەون بەوەی کە ئومیدەکانیان، مەیلەکانیان و ئارمانەکانیان تەوەهۆمە، وەهمە، بەڵکو نەقد ئەو لەحزە لەدایک ئەوێ کە تۆ لە تەعقیبە ئازادیە گەرەکتە بزانیت ئەم مەیل و ئومید و ئارمانە کاسد محقق ئەوێ. پس بە تعبیرێ لەگران نەقد یعنی بەڕسیکردن و ژێر و خوارکردنە شەرایەتە ئێستەیی، چ لە بەشە فەرهەنگی، چ لە بەشە سیاسی، چ لە بەشە اقتصادی و چ لە بەشە ئیجتماعیە بۆ پەیداکردنەوەی کونێک کە بە دخاڵەتکردنە ئێرادەی ئینسان و ئێرادەی ئینسانی جۆرێکی تر محقق ئەوێ و سوورەتێکی تر محقق ئەکا. بە زمانێکی سادەتر یعنی هەڵتەکاندنی وەزعیەتی مەوجود بۆ دۆزینەوەی وەزعیەتی ممکن، بەمە ئێژن نەقد. بۆ ئەوانەی کە تعریفە نەقد نازانن و هەروەها لەقلقەیە نەقدەکەن و چۆنیەتی نەقدەکان نازانن. پس لەگرا نەقدە مۆدێڕن گرێدراوە بە مەفهومە ئازادی و ئەوە دۆزینەوەی شەرایەتێکە، شەرایەتێکی ممکنە کە تۆ بتوانیت یا ئەکستریم ئازادی تعریف بکەیتەوە بۆ خۆت. دەی لەم نەحلا تۆ ئەوەڵ دەفعە ئیتالیاییەکانت هەست یا بەنەوعی فلۆرانسیەکانت هەست کە ماکیاوەل یەکێک لەوانەسە
وكاملا ارتستيكية. لم نهلته نهلي تئوريزا كردن مفهوم آزاديت هز كلمة مكتب سكاتلندوتي آغايان فرغوسن و آدم سميت و أوانا كتين إيجن آزادي والا سيفيل سوسايتيا بازار ناو بازار أنينا سيفيل سوسايتي أم نغدا إنجليسي أنجلا ساكسونيا وأم تئوريزا كردنا أنجلا ساكسونيا لآزادي نغدي ترهل ناقري بو إجي تو شرايط موجود قبولك بلام لناو دل الجامعة جيجا هايك وجزيرة قليك هن كتياتو آزادي أو جزيرة قليك كويس سيفيل سوسايتي تويتر بود مهم نية كملكي بريطانيا بادشاه هاس يعني حكومة مونارشا يعني تو مجلس أعيان هاس يعني بود مهم نية بود مهم نية كونتو لوردو كونتسو أوانا بسرتو حكومة أكان يعني أكن تو لسيفيل سوسايتي يعني بازار آزادي بس أواني كان هەڵگری بیرۆکەی لیبرالی نێئو لیبراڵین نەغد ناپەزیرن نەغد ناون و نەغدیان سیاسی نییە بۆیە تۆ هیچ وەخت منتەقدێکی بە شوێنە ئازادی گەڕی لیبراڵ نادۆزیتۆ موجود نییە نیسیان چون نەغد ناپەزیرن ليبراليزم نقد ناپذیرە ئەمە تۆ نەهلەیەکی ترە هەست کە تەلفیقێکە لە نگای ئیتالیایی ئینگلیسی ئەویش تئۆریزەکردنە ئازادیە کە فەڕەنساویەکان دەیکەن و ئەمە ڕۆمانتیک و سانتیمانتاڵە ئەدەبیە ئەمە ئەوەی ئینگلیس ئیقتصادی و ئابووریە ئەوەی فەڕەنسا ئەدەبیە لكنار أما تو نهلي آخرت هز نهلي آخرة روسي وبروسي أوروباي شرقي وألمان أما نقد إيداليستية وتقريبا أوانغارترين نوع النقديانة أو نقد سكتو لنقد إيداليستياتو لشرايط موجود فاصل عقلي ولسلو بإشراف وتماشايكي وإمكان شونيتي ممكنات تر برسيئكي أمو كاروكا غيمان والكانت كردي بس ناخد يعني يكسن كردنوي وضعية موجود تك وضعية ممكنة يعني أميك تو ممكن ناكوجي تو آرمان ناكوجيت بلكو آرمان يا إيدال تعقيبكي ولي دنياي ليبرالي آرمان أكوجيت وآرماني كينيك تعقيبي بكا باعث ئێمە بزانین شرایط موجودە ئێمە چییە پس تۆ وەختی نەغ دەکەی و وەختی تێیتە دەرەوە بۆ ئازادی ئەگەڕی و تئۆریزەی ئەەکەی ئێشێ سێ شتت لەبەر چاواوێ بەڕەسیە شرایط موجود کە بریتیە لە مەیل و ئومید و ئارمانەکانت لەگەڵ وەزعیەتێکا کەوایتە کە سەرکوب بووگن دەمکوت کریاگن و بگەڕێ بە شوێنە ئەوەی کە ئەم مەیل و ئومید و ئارمانە تۆ محقق ئەوێ یا وەهمە بۆ خاتری ئەوە تۆ ئێشێ ڕەجعەتێ بکەیت و بگەڕێیت و بزانیت هیچ ڕابردوویکی غەنی و دەوڵەمەند و
پڕ لە گلۆری و ئیماژێکی بەدیل ئەدۆزیتەوە تا خۆت بەم قەناعەتە بگەێنێ کە مەیل و ئومێد و ئارمانەکانت قابلە تەحققە. وەلێ نایەڵێن محقق بوێت کێ نایەڵێ، ئالەگرا تۆیشێ بەڕەسی بکەی کە کێ نایەڵێ. مانعەکانە بەرپێی ئەم نەهێشتنە کێس چییە؟ چی نایەڵێ؟ مەیل و ئومێد و ئارمانەکانە تۆ محقق بوێ. ئەوەی لە مەتنە ئاخێز تێناگات ئەم ستراکچەرە کە من وتم تێناگا، بۆیە نافەهمێ میزانە کار ئاخێز چەنێ ئەتوانێ گەورە بێ، چەنێ پان و بەرین بێ و ئێمە بە شوێنە چیا گەڕیاگین. پس ئێمە لە بەڕەسیە شەرایەتە مەوجودە هاتینە سەر وەزعیەتێکە وایەتە وەزعیەتە مطلقە کۆیلەی، وەزعیەتە گەمار و دریاگی، وەزعیەتێکە و مۆقعیەتێک لە بێشوناسی، لە بێدەسەڵاتی، لە ئومێد و مەیل و ئارمانە سەرکوب بووەکان و دەمکوت بووەکان و داپۆسیاگەکان، هەموو وەزعیەتە ئەووەڵ بوو. بۆیە ئێمە دەستمان کرد بە نەقد، نەقدە لە حاکمیەت، نەقدە لە نظامە سوڵتە، نەقدە لە فەرهەنگی هاوردگێسی، نەقدێ لە ئەبزارگەرێکە هاوەردەسیوە، نەقدێ لە نۆڕمگەرێکە هاوردگێسیە ناوی مەردم. ئەمما مەشەیە ئێمە بمازانیایە کە ئەم ئاوات و ئەم ئومید و مەیل و ئارمانەی ئێمە وەکو دەسەڵاتە بۆ گشت کەسێ دەسەڵات داروێت تا بتوانێت خلاقیەتی بوێت، تا بتوانێت بە ئومیدەکان و ئارەزوەکانی بگات، تا بتوانێت ببێ بەوەی کە خۆیشی نازانێ و دەسەڵاتی گەرەکە بۆ ئەمە. ئایا ئێمە هەمچین شتێکمان لە توولە حیاتە ئیجتیماعیە خۆمانە بووگە؟ بۆیە تۆ ئالەگرا ئەوانەی یارە ئاخێزن و یارانە کوردەوار ئێشێ دیبەیتەکان ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بخەیتە سێ کاتاگۆریوە. مەسەڵەن دیبەیتەکانە شۆڕشە جەهەنەم، دیبەیتەکانە 100 ساڵ تاریکی، بخەیتە ناوە بەڕەسیە شەرایەتە مەوجود. بەڕەسیە شەرایەتە مەوجود، نەقدە مەوجود، تەمامە تەحلیلە سیاسیەکان، تەمامە نەقدە ئەحزاب، جامعەیە مەدەنی و مەوانە جۆرا و جۆر ئەخەیتە ناوە شەرایەتە مەوجود. ببەخشن، شەرایەتە مەوجود. ئەمما دیبەیتەکانە نەقدە ئەندیشە، فەرهەنگ، نۆڕم، ئەوانەی کە تێتە سەرە نۆڕمەکانە نەئۆلیبراڵی، تێتە سەرە فەرهەنگە بازار، خویە بازار، گشتیەک تێتە ناوە مەوانەئە گەیشتنە بە ئازادی، مەیلەکان، ئومێدەکان و ئارمانەکانە ئێمە. و ئەمما دیبەیتەکانە لە بە شوێنگەڕاونە کوردەوارەون بووە، دیبەیتەکانە لاوەکە زەمبیل فرۆش، دیبەیتەکانە دەوڵەتە کوردی و ئاینە کوردی ئەڕواتە ناوە ڕابردووی غەنی وەڕواتە ناوە ئیماژە بەدیل. خب جایزە با من ئەمانە بکەمەوە تا ئێوە تیکە تیکە فەهمێکی کولی بکەن لەو مەتنەی کە تا ئەم دەقیقە لە ناوە خێزە کوردەوارە سەر بەخوا دروست بووگە. سوالە گەورە ئەمە بوو، ئایا ئێمەیە مەردم لە توولە تاریخ زندگی خۆمانە هیچ وەختێ پێش هاتکە خۆمان دەسەڵاتمان بوێ ئەربابێک شاه بە معنای سیستەمێکی هەرەمی و مۆنارش بەسەرمانەوە حکوومەتی نەکردوێ؟
دەسوورەتێکە تاریخی یەهود نوویس خەریکە ئێژە ئێمە بە درێژاییە تاریخ ڕعیەتە مشتە پادشا بووگین. باجدەرە مشتێ پادشا بووگین. ئەم تاریخە بە ئێمە ئێژێ هیچ گلۆریەکی تیانە وەم ئاواتە سەرکوبە و لەزا تۆ ئیشەی خەفە بووی وەم ئاواتە تۆ وەحمە. لە تاقیب ئەم تاریخە ئێمە دیمان ئەم تاریخە ئامدانە نووسیاگە دقیقەن بۆ خاتری ئەوەی کە تۆ ئیماژێکی بەدیلت نەوی، چون ئەم تاریخە هیچ شەواهدێکی مادی نییە و دامانە بەرە تەحلیل و نەقد، چ لە حکوومەتە هەخامنشیان و چ لە حکوومەتە ساسانیان و چ لە حەملەیە ئەعراب و ئێمە سابتمان کرد تەمامە ئەمانە دروست. بزانن ئێوە لە سیستەمێکی هێرەمیە کە عیدەیە ئینسانی زۆرداری شمشێر بەدەست گەرەکیانە سوارە ملە مردمێک بوون پێیان بێژن ڕعیەت کاریان لێ بکێشن کار بکەن، ئەمان دەرسەدێکی فرە لە کارە ئەمانە بوون پێی بژین بۆ خاترێوەی ئەم خەڵکە لێیان بترسێت، ئەرتەشیان بوێت، ئەسلحەیان بوێت، قەسر و قسوور و کۆشک دروستکەن، ڕێگە و بان و بازرگانی دروستکەن تا پوڵ پەیداکەن تا ئەرتەشەکە هەنانی بوێ. ئەمە شێوەی خۆسەپاندنە بەسەر جامعە و بە کۆی لەکردنە جامعەس. ئەمما ئەگەر دەوڵەتێک کە تۆ دروست کرد شێوەی ئیدارەکردنەکەی فەرق بکە، شێوەی لەجتمایزکردن و شەرعیەت پێدانی فەرق بکە و دەوڵەتێکوێت کە لە تەکتەکە ئینسانەکانە سەرزەمینی دروست بوێت بە بەشداری کردنیان، ئەو جار تۆ احتیاجت بە دروستکردنە قەسر و قسوور نییە. لەبەرەوەی کێ بترسێنی لەکێ؟ خەڵک لە خەڵک بترسێنی، خەڵک گشتی بڕواتە ناوی بخەفێ تا نشان با گشتیان گەورەن، یا هەرکە گەورەی ماڵە خۆیەسی، هەرکە گەورەیەکە و هەرکە سەر سوڵتانێکە و هەرکە شایەکە. ئالەگراسە کە نەمادەکانە گلۆریە مشتێ مفتخۆر دلیلە نەبوونیان لە سەرزەمینە ئێمە دلیلە هەبوونە قەوام و تەمەدن و دەوڵەتێکە کە ئاحادە ئێمەیە مەردم تیا بەشدار بووین. جا ئێمە هاتین وتمان حوزەی ئاگاهی ئینسانە کورد حوزەی ئاشوبە، بۆیە مواجهەی ئینسانە کوردەکە جەهانە مواجهەیە هونەرمەندانە جەنگ جویانەس یا دژدڕانەس. ئینسانە کوردی دائیمەن پاوەڕکاوە، بۆیە تۆ بڕۆ تەرانەکانە کوردی بەڕەسیکە دائیمەن باسی ئاشوبەکە، ئاشوبە پیری، زووسان، پاگیز، خەزانە پاییز. و ئەو ئیشی دائیمەن ئامادەوێت کە لەم ئاشووە سەقام دەربێرێت و دائیمەن ئێشێ قارەمان وێ، سوارە بەر مەرکەب وێ، سوارە بەر ئەسپ وێ، سەفەرە ماجەراجویانە و ئەدونچەر بکە. ئالەگرا کورد حوزەی ئاگاهی حوزەی ئاشووە، بۆیە بەخۆی ئێژێ کورد. و ئەمەسە کە بە ئاگاهیە لەم حوزەی ئاشووەسە کە تێت حیاتە ئیجتماعی داڕژێنیت. ئەوڵەن نامۆستیا بە وجودێ لە بەزەیی تێ ئەپەڕێت، نامۆستیا دروست ئەکا و بعد ئەگاتە دروستکردنە حیاتە سیاسی بیا و بەس ئەکا و شەرت جاریەوێت. ئەویش بە چه سوورەتێ؟ بە چه مەشروعیەتێ؟ ئیستا من تێمە سەرە مەقولەی مەشروعیەت. مەشروعیەت پرسێکی مهمە، ماکس وەبەر باسی کردگە لە ئەنواع و ئەقسامە مەشروعیەتەکان. مەشروعیەتێکە لە خواوە ئەگیرێ، لە پەرستشی قودرەتێکی گەورەتر لە دەرەوەی قودرەتە ئینسان. ئیترەم خوا کێبێ، ئاتون وێ، ئامون وێ، هۆڕۆس وێ و بعد خۆت بەخواکردن وەکو فەراعنە، یان ئەوەی کە تۆ ئەبی بە سێبەرە خوا. پس بۆ ئەم خەڵکەیشی فەرمان لە تۆ بووە، لەبەرەوەی خوا قودرەتە خۆی داگەوە تۆ تۆی کردگەسە نوێنەرە خۆی لەسەر ئەم زەمینە تا فەرمان بڕانی. باشە ئەم لە جەتەمیسیە ئەکسەریەتە
حکوومەتەکانە دینی مەلەکی مۆنارشی ئەگرێتەوە، ئەکسەرێتیان ئەگرێتەوە. سەبکێکی تر لە لەجتەمیسی مشارەکەتیە، یعنی عدەیە ئینسان کە شارۆمەندە جێگەیەکەن وەکو دموکراسیاتین ئاتەن حەقیان هەست کە هەڵبژێنن کێ بێ بە پادشا. ئەم لەجتەمیسیە بەردەوام ئەوێت لە ناوە ئەدیانە ئیبراهیمیە. تۆ چۆن تێی بە مەردم ئێژیت تا عدەیە مەردم پەیڕەوە خواتکەی تا بە فەرمانە تۆ حرەکەتکەن، تۆ بێژی چی بکەن چی نەکەن. ئەم لەجتەمیسیە لەکوێ تێری؟ بە سوورەتە پێغەمبەر لە خوا تێریتی. بۆیە تۆ ئیدعای وحیەکەی ئەژی خوا مستەقیمەن تەکما قسەکە، ئیتر یا مستەقیمەن ئەچفێنێتە گوێم یا خۆی تێ قسەم تەکاکە یا نوێنەر ئەنێرێ تەکما قسەکە. بۆیە لە متونە ئیسلامیە لەو تاریخە بەرساختە کە بۆیان نووساگە ئێژێ کافر کەسێکە کە باوەڕی بە وحی نییە نە بەخوا، باوەڕی بە وحی نییە ئەوەی کە خوا وحیە داوە ئینسان، بەوەی ژن کافر، یعنی ئەو کولەن مەقامە پێغەمبەریەتی ڕەدەکاتەوە، ئەو وەختە بەوەوتیانە کافر. نوعێکی تری ئەمەسە کە تۆ لە ئیدامەی ئەوە وەکو شیعە دروسیەکە مەعسووم دروست ئەەکەی، تقریبەن هەمان شکڵە پێغەمبەرە، هەمان شتی ئەز مەعسوومە گوناح ناکا وحیشی پێگا. ئەمە تێتە ناوە لە داستانە جوولەکەوە کە تێتە ناو ئیسلامۆ، ئەو جار تۆ شاهدە شیوخە جۆراوجۆری، قدیسە جۆراوجۆری، ئەولیای خوای دەی ئەمانە چۆن ئەوە ئەولیای خوا دێتە خۆمانە پێغەمبەر نیەن کە وحیان پێ بڕەسی. ئەمانە یەکسری مەتۆدیان هەست، هەر کەسێ ئەم ڕێگە بڕوا ڕیازەت بکێشێ، عوزڵەت نشینی بکات، چلە نشینی بکە، ساڵێ نان بخوا فقەت. ئەمە ئین لایت ئەوێ مشعشع ئەوێ داستانە تعقیبە ئشراق و ئەنوا و ئەقسامە شاخەگە لە فەرەقە سۆفیگەری. ئەم کڵاوبەرداریەسە، ئەم کڵاوبەرداریەسە کاوراچێتە ئەشکەوتێک، کاوراچێتە قوش بن مزگەوتێک، ساڵێ نان و ئاوەخوا ئیتر تەواو ئەم تەیە تەریقی کردگە، تەیە تەریقی کردگەوە ئیستە ئەو مەشروعیەتەی هەست کە بتوانێ بەسەر ئێوە فەرمان با دەستوراتتان پێ با چی بکەن چی بکەن. ئەمە کە کێشا دەورانە مۆدەرن شکڵەکەی گۆڕیا بوو بەچی؟ بوو بە خروجیگە لە دانشگاکان. تۆ چۆنە فەهمی قسە ئەم پیاگە ڕاستە؟ چون دانشگای تاران مەدرەکی پێداگە ڕاستیتە پسپۆڕەتیە. تەوەجۆکەن. پس مەقولەی مەشروعیەت فرە مهمە. خب ئیستا هەر کەس تێ لەولاوە قسە ئەکا، ئێمە قسەکەی قبوڵ ئەەکەین. بۆ چییە؟ بۆ خاترێ وەسێ ئێمە چۆن بزانین خۆیمە نازانین، خۆیمە نە پێوانەیمان هەز، نە دەرک و دەریافتیمان هەز، نە تەحلیل لە محتەوا ئەتوانین بکەین، نەتوانین بزانین کابرا چی ئێژی، چۆن ئەفەهمین کابرا ئینسانە فەهمی دەیەکە حیانن قسەی خاص خەریکەکە و ئێشێ ئێمە تەبعیەتی لێ بکەین. ئەممان دکتۆر دەردم چارەکە بنووسە بۆ لای قازی ئەو کچە مارەکە، نات کەسە ناوە تەرانەکانتان حەسەن زیرەکەمە خوێنێ. دکتۆر هەرچی بێژێ تەواوە، هەرچی دکتۆر بێژێ خەتمە کەلامە. بۆ چون دکتۆرە نسخە پێچێ ئەو علمەکەی هەست، خۆ تۆ دکتۆر نییە، تۆ هەی نییە. خب مەقولەیە لە جتەمیسی فرە مهمە، ئەی لە سەرزەمینە ئێمە کە قەرار نەوگە پادشای خۆی بکا بە خوا، قەرار نەوگە پادشاهێک سێبەرە خوا لەسەر زەمین وێ، قەرار نەوگە وەلیە خوا لەسەر زەمین وێ. ئەم چۆن مەشروعیەتی گرتگە، ئەم چۆن مەشروعیەتی کردکە کە خەڵک گوێ با بە قسەیە. ئاخر تۆ وەختی بەحسە حکوومەتە مەردم ئەەکەی، تەمامە مەردم قودرەتی بێت، یەک مشکڵ تێتە بەرەوە. ئەم مشکڵە ئەمەسە، ئەم تەمامە مەردمە کە قودرەتیان هەست ناچنە ژێرە باری یەکتری، ژێرە قسەی یەکتری، بۆیە بڕیاریان پێ نادرێت.
بۆیە تۆ احتیاجت هەست کە یەک کەسێکت بێت کە تەواوکەرە بڕیاروێ و ئەو نوێنەرگەلێکی بوێ کە بتوانن هەمان ڕۆڵ بگێڕن لە جێگە بە جێگەی ئەم سەرزەمینە. ئەمە ئەو کێشە حەلەکە. بۆیە لە سەرزەمینە کوردەوارە حکوومەتە دانایانە، حکوومەتە پیرانە، دانایانە و بە زوهورە دانایە دەوران اتفاقەکە فێ. ئەو جار ئێمە هاتین دەستمان برد بۆ کەڵامەکانە یاری و وتمان کەڵامەکانی یاری دین نییە، چۆنیەت بەحسی چۆنیەتیە هاتنە دانای دەوران ئەکا مەشروعیەتەکەی بەحسەکە کە لە تەریقە داناکانی ترۆ ئەناسرێت. وەختێ بخێز و ئاشۆ لە شاران، ئاشۆ لەکوێ خێزی، ئاشۆ لە مناسباتە ئینسانیا دەست پێکا، ئەو تێ سەقامی بدات، ئاشۆ تەبیعەت ئەیکات و ئەو تێ سەقامی ئەدات. ئەو لەگەڵ دانایانە تێ سنەتەکان بە ڕۆژۆ ئەکاتۆ. بەچی ئەیکاتۆ؟ بە کەڵام ئەیکاتۆ. ئەژێ وەشوونە کەڵام شەرتش ڕاناو بۆ، زەڕەی ژەباوتن پێش نەمانا بۆ. وەشوونە کەڵام شەرتش ڕانا بۆ. کەڵام دەستورە دانایانە بەنەوعێک هەمان مەفهومە کە یۆنانیەکان پێیان ئەوە تیسس، یعنی قوانینێ کە سازمەندەهی ئەکا دەر ئیمتدادە نۆمۆس یا ناموس، یا ئەو دیبەیتانەیە کە ئێمە تەحتە ناوە ناموس کردمان. بۆ ئێمە هاتین وتمان ئەوەی کە ئەوانەی کە خۆیان بە دینە ئەحلە حەق ئەزانن و ئەمە بە دین ئەزانن ناتوانن قسە بکەن و پیرە کڵاو بەردارەکانیان تەحتە ناوە سەرڕەمەگوو هیچ تەوزیحێکیان نییە بدەن لە دەفاتر، چون ئەمە دین نییە. تۆ ئەم دەفاترەی کەوا لە بەردەمت بڕۆ بیخوێنەوە، ناگەهان فلانە کەستێ واتێ، پیسانە کەستێ واتێ، فلانە کەستی دێخۆمە کە چی ئەمە نە گوناحی مشەخەس کرد، نە پاداشی مشەخەس کرد، ئەمە نە شەڕی مشەخەس کرد، نە خەیری مشەخەس کرد، نە عیبادەتی واتی. ئەم حەجی لە دین ناکا، حەجی لەم ئەدیانەی کە ئێمە ئەیوێنین ناکا. تو ئێمە خەریکە چیژی ئەوەسە کە ئێژێ دەروێش نەورۆزە سۆرانی ئێژێ وەشوو کەڵام بواناون و تەئویلەوە. بۆ ئێمە وتمان دکتۆر سروش هاتووتی قورئان ڕؤیای ڕەسوڵانە سەمعی بەسەریە و بۆ قورئان تەفسیر غەڵەتە و ئێشێ تەعبیرە خاو بکرێ. نەورۆ سۆرانی ئێژێ کەڵام بواناون و تەئویلەوە. ئەمانەی کە پەیڕەوانە دینە ئەحلاقن ویان کردنە دین حەک کریاگن نافەهمن، هەرچی ئەکەن تەرتیبی لە ناوەم دەفتەرانە دەرنایێرن. دێ ئەگەر دینە بۆونە خورافاتە، هەرچیەکەن لەم خورافاتە شتی بێرنە دەرەوە، حەداقلی داستان ئافەرینشی وەکو ئادەم و حەوا و ئەم جۆرەشتانەی لێ دەربێرن. ئەکسەریەتە کەڵامەکان دەست هەڵوەسە، ڕەگەلێک لە حەقیقەتە جەهانە کوردی و یاری واتیە. دێ تو چۆن ئەفەهمی ئەمە جەعلە، ئەمە واقعیە؟ چون دەفاتر دووشتە دەستوراتە حکوومەتیە و نەو ئەم ناسینە مەشروعیەت دانایی دەورانە. دانایی دەوران کێس، زاتی یەکدانە کێس چ شکلی تێت. لەذا تۆ لە سەرزەمینە کوردەوارە شکڵێکت هەست، نەوعێکت هەست کە دانایان کەمەربەستەگان قەتبەستەی یەکتا نیشتن بە ئومید پەیدەنگە ناگامە کەڵامە. کەمەربەستەکان قەتبەستەی یەکتا کێن؟ ئەوانن وا یەکتا ئەدۆزنەوە. ئەو یەکتا کێز دانایانە ئەیدۆزنەوە. دیارە پێیە کە بانگی هەڵساند دانایان ئەیناسنەوە. جا تۆ ئەڕۆیتە ناوە دەفاتر خشتێک دەرتێریت، مەسەڵەن ئێژێ کاڵای کاڕخاونەی ئەجاوی بکاورن،
نەنێڵ نەدرەم نەجاوگە خاورن ساوە سەوحاونی مەوداوی تێژەنان ئەسڵە کوورەی سەد واڵاو وێژەنان مەردان نەی کاورە غەڵەت گوماونن ئەڵماس خاوەن کاور کوورە جەهاونن ئەڵماس داناییە دانایی خۆی خواز خاوەن کارە ساحێوە کارە ئەو کارە ئەکا کە ئێشێ بیکات سەقامە ئەو کارە خاوەن کار ئەڵماس خاوەن کاو کوورە جەهاونن چی ئەم داناییە دەرتێرێ ئەم ئەڵماسە دەرتێرێ ژیان ئەم جەهانە دەری تێرێت ڕەنج دەری تێرێت جایستە بۆ ئیسباتە ئەمە تۆ تەعقیبیەکەی بۆیە ئەو فەقیرانەی تەرەفدارە دینە ئەهلە حەق هیچ وەخت نەچوونە ژێری دینە گێج بوون بە سەر ڕەمەگوو گەرەکیان و گێجیان کەن ئەژێ بیا و ئەقراور وەرداوڕ و پەردە ئەمە خشتێکە لە ناوە دەفتەرە شێخەمیرە بیا و ئەقراور وەرداوڕ و پەردە بوز و ئەوشان مێردە ڕەنج بەردە مێردە ڕەنج بەردە ئەو کەسەی کە تەکە ڕەنجە ڕوبەڕوو ئەوێتەوە ڕەنج ئەکێشێ و لە ناوە دڵ ڕەنجەکانە خۆی هاتێتە دەرەوە ئەشکوفێ دوون و دوون ئەوێ دوڕ ئەشکێنی پاشا تێتە دەر ئێرادە تێتە دەر و ناگەهان بانگ بەرەدا سەڵادا ئەو جار مەواجهەی ئینسانە کوردی هونەرمەندانەز واتۆ ساحببین سەڵمان کاکاو دڵاوەر بێدا و باوە فەرزەندە هونەر ئەمە هەر کڵامە سەیاو دە قەدیم بنماون و هونەر پەیدا بوو شەوکەت شاو شیرین بەشەر نایژێ شای شیرین خوا نە سەیادە ئەزەل سەیادە قەدیم ڕەنجە سەیادە قەدیم بنماون و هونەر پەیدا بوو شەوکەت شاو شیرین بەشەر خەریکە پێت ئێژێ دانای دەوران مەشروعیەتەکەی چێشەکڵیە چۆن ئەیناسی کێز چێشەکڵیە ئەو ساپاودشام نەدوونە یاوی نە ئەرز نە سەما و نە سورەی یاوی نە زاوت نە بەشەر نە شەر نە ئیقراور نە لەوح نە قەلەم نە دەنگ نەدایاو نە شێوەی مرغێ نەداونەی زۆلاون ئاما وستە و دوون مرغە زەڕین باو جەهیونە جەهەن دەجلەی ئەسراور پەڕ دوون و دوون ئامان تاوە قاوب دوڕ ئەو ساپاودشام نەخاونەی دوڕبی دوڕ نە بەتنە بەحر غەیب خاونەی سەڕوی من ئشارەم پێکرد لە دیبەیتەکانە وتم وەختی ئاشۆ دەست پێیەکا دڵ ئەزانێ دڵ تۆ ئەواتفت ئیحساست بە تەزاخوراتە لە عوزوە سنەوبەریە ناوە قەفەسەی سینەتا دەست پێیەکا و مەغزت ئاگادارەکاتۆ ژێم شەو لە ڕۆڕۆی دڵکەی ناشاودم دۆسە دوور وڵاوت کەوت کەسە یاودم دڵ مەغز خەوەردارەکاتەوە ئێرادەیە ئینسان کەوا لە دەروونە ئینسانە وا لە ناوە ئەم کەنچزە ئینسانە کە ئەوێتۆ پێگەی تەحەوڵە ئینسان و ئەتوانێ سوورەتێکی تر و فۆرمێکی تر و خولخێنێ هەڵەسێ حرەکەتەکە دوڕ ئەشکێنێ و تێتە دەرەوە تەنیاویش من کرد نماوناو هونەر دووبارە هونەر تەنیاویش من کرد نماوناو هونەر یەکڕەنگ غوڵامان ئاوردە و نەزەر یەکڕێکڕەنگ غوڵامان کێن دڵە نیمکورەی چەپە نیمکورەی ڕاستە وەمانە متحد کە ئەون زاتە یەکدانە تێتە دەرەوە ئەمانە کە متحدەون دانایی دەوران تێتە دەرەوە
دانایان تێتە دەرەوە شەرتە بیاوش بەست چەنی غوڵامان تەکە خۆیە تەکە ئەمەی کە وجودە ئەو دروزەکە خۆی تەکە خۆیە یعنی مەغزی دڵی ئێرادەی بیاو بەس ئەکەن تەکە یەکتریا بۆ چون تۆ فرە مەواقعێ مەغزە کەجی ئەناسێ بەڵام ئێرادە هەڵناسێنی تۆ فرە مەواقعێ دڵت لێ ئەدا بەڵام مەغزە خەوەردار ناکەی خۆتی لێگێلەکەی بۆیە لەگرا وەختی ئەم اتفاقاکەوێ ئەوێنی دانای دەوران ئیتر ناگۆڕێ ئێرادە یەکێکە و دائیمەن مەسهەرە ئێرادەس بۆ چون شەرتە بیاوش بەس چەنی غوڵاومان پاو چەپ وستە و پێش نەدۆڕ بەرامان ئەگەر تۆ نەزانیت کە ئەو گلۆریە کە های بە شوێنیە لە ڕابردووە ئەوەی کە شەواهدە مادیەک نییە دەوڵەتە بارگاییە دانایانە کوردە سەرهەنگە دەودان ئەس کەناومە من سەرهەنگە دەودان چەنی مانان مەگێڵم هەردان مەکۆشم پەرێ ئاینە کوردان ئاشوویە تەبیعەتە ئاشوویە مناسباتە ئینسانیە و ئەمانە سەر لە نوێتێن شێوەیە حکوومەت و شێوەیە مەشروعیەتەم حکوومەتە چییە؟ حکوومەتە دانایان چییە؟ دانایان ئیرمانەکان و داناکانە ترشکارەکە بەنگەکە و داناکانەتە لە خۆی کۆ ئەکاتەوە ئەوان سەرازیرەونە ناوە مردم و بیاو بەس ئەکرێ ئەمە ئەو بەشەسە و ئاخێزە کوردەوارە سربەخۆ گەرەکێسی بێژێ خەڵکە کوردەوار ئەمیال و ئومید و ئارمانەکانە ئێمە ئەکری محقق بوێ ئێمە ئەومانە وەبیرتی دوور نییە ئێمە واژیانمان کردگە ئێمە توانێکمانە جامعەیەک دروست بکەین هەرەمی نەوێت ولی قدرەتمەندوێ ولی متەمەدنوێ ولی ئینسانە ئازادی تیاوێ و بیاو بەس دروستکەین شەرت بکەوێتە شوێنی وە کەڵام بیواتە ڕێوە مەم کارمانە کردگە و سریە لە دیبەیتەکان ئەمە تاقیبەکە بۆەوەی ئەوانەی وا نازانن وەلێ مخالەفینە ئێمە چی ئێژن ئێمە گلۆریەکی وامانە نییە ئێمە هەر ڕەعیەت وین هەر لە ڕۆژی ئەوەڵ و ئەم یەهودیە وا ئەمەی نووساگە دیا ئەکۆ و هەخامەنیشیان و ساسانیان ئێمە هەر ڕەعیەت وین بعد هەر ئێژن ئەم دینە ئەهلە حەقانە قیامە عەلەویانە ئەبوو موسلمە خوراسانی و بەرعەلەیه کێ قیامیان کردگە دێم عەرەبە ئیستە مەشیایە 1 ملیۆن پازگای لە سەرزەمینی ئێمە بوایە شۆرتەخانەی بوایە بووگە نەبووگە قیامی بەرعەلەیه کێ کردگە ئەحیانەن هیچ کەس بۆ چون یەهود وەختێ دەسی تێواجا ئێمە لە گفتوگویەکا دوێشەوە متەوەجه بووین لە بەهاییەکانە کرن دەفتەریان دەستکاری کردگە زوهورە بەهاوڵایان تیا خستگە بە دەستکاریە دەفتەر و هەروەها یەهودیەکان و ئەمانە دوێکە لە گفتوگویەکە مەوجود بوو کە ئێمە و گفتوگووە لەلایەن یاران و زەبت کریاگەوە دای ئەنێن لە ناوە کاناڵەکانە ئەمە ئەوە بوو کە خەڵکی یارسان بازماندەگانە دەوڵەتە کوردی دەوڵەتە ئەسڵیەکە تەنها بەدی لە جەهانە جودۆ کریستیانەتی فکریان گەرەکیان بوو بیکەن بە دین بە یەکسری جەوز شکاندن و نیازکردن و چەپڵە لێدان و عەلی کردن گەرەکیان و بیکەنە دی و مردمە حاڵی خاستنەوە نێتوانی باوەڕکە چون کەمی هاورد ولی ئەو خوی و کوردی و مەچەکە کوردی و ئەو ئینسانە سوڵتە ناپەزیریەتیانە غەلەیانیە کرد و هاواریە کرد و نە کەڵام بێژەکانیان و نە پیرروسەیەکانیان پێیان نەوتن چ خەوەرە ئەم دەفاترە کە هاتگن دووکارەکە یەک چون بزانن
کە ئەکسەری ئەم کڵامانە مەسەڵەن هەر لەو دەفتەرە دەستکاری کردیاگەی نۆرۆسۆرانیە پڕە لە دڵ لەو ئاستانەی کە دڵ چی ئەکا دڵ خەوەر ئەدا دڵ خەوەر ئەدا دڵ خەوەر ئەدا تێت دڵ خەوەر ئەدا ئاشۆە دڵ خەوەر ئەدا هەڵسە مەغز بێدارەکاتەوە ئەمە چۆنیەتیە ناسینە دانای دەورانە دانای دەوران چ شەکڵیە مەشروعیەتی لەکوێوەتێ بۆ ئیشی قسەکانی گوێبەی بۆ ئەو ئەتوانێت هەرچی من ماوە چوون خەتمە کەلاومن ئەو ئەتوانێت لە جەمەکانە دوای ئەوەی کە نەزەرات بە تەزارب بگەیی نایەتوانی خڕی بکەنەوە ئەو ئەتوانێت نەزەرە ئاخر بداوە کەس مخالفەت ناکە کەس مخالفەت ناکە چرا چون شێوەی هاتنی نە بە شێوەیە شمشێرە نە ئەدعاکە خوا فڕێداگەسە خوارە و بەڵکە لە دڵ ڕەنجە لەگەڵ ڕوبەڕووبوونەوەتە کە حەیاتە حەقیقیە و زندگیە حەقیقیە لە ناوە زامەکانە خۆیە لە ناو ڕەنجە تێتە دەر دووناو دوون ئەوێ چەندین بار ئەمرێ دەورە ئەگۆڕێ و دووبارە هەڵ ئەسێتۆ تا ئەمجار قەیبخانەی سەر ئەدڕێت و حەقیقی و ئەوێتۆ خۆب ئەم تەلاشە تەلاشێک بوو هەر لە لاوەکە زەمبیل فرۆشۆ تا ئەم متونانەی کە ئێمە دیبەیت کردمان بۆ خاتری ئەوەی کە بە ئێوە بێژین بەدیلێ بوو ممکن بوو ئەو ئتفاقە کەوت لەم سەرزەمینە ئێمە ئەمما نوکتەی دووەم مەوانەئە ئێستاوانەی کەوا حملەیانە کردیان و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ زوانی تیژە و حملە ئەکا و باوک ساحێ و ئێمە دەرتێرێت و ڕەفتاری گەنە متوەجه ئەوێ مەوانە یعنی چی بزانە تۆ وەختی جەهانێک کە تیا زندگیەکەی ئێژێ ئازادی تەواوە وەزعیەتە مەوجود بهترین وەزعیەتە وای تەیە بهترین وەزعیەتە ئەمیال و ئومیدەکان و ئارزووەکان و ئارمانەکانە تۆ چییە ئەوڵەن ئارمان شتە قەشەنگی نییە فڕێدە تەواهمە تۆ هەرچی مەیلت هەس و ئومیدت هەس و ئارزووت هەس پوڵ ئەتوانێ بۆتی محققکە لە بازار دەسەکەوی بۆیە دنیای نەئۆلیبراڵی وەختی ئیتر نەقدی قبول نەکرد و نەقدە ئازادی نەکرد و نەقدە شەرایطە ممکنی قبول نەکرد و وتی هەرچی ئازادیەوە ناو بازارە چی کرد وتی هەرچی مەیل تۆس هەرچی ئومیدە تۆس لە بازارە پەیاوی لە بازار ترانزەکشن اتفاقەکە فێ و ناوە دڵ ترانزەکشنە وەلفێر تێتە دەرەوە لە بازارە مبادڵە اتفاقەکەوێ و ناوە دڵە مبادڵە ڕفاه تێتە دەرەوە لەذا تۆ چیت گەرەکە لە ئارزووەکانت ئەمڕۆ مردمە ئێمە وەکو تەمامە مردمە جەهان ئارزووەکانیان چه شەکڵیە کالاییە دانەی جوان بام کە بێژە ئارزوو چێژێ بوگاتی ئەەکەم بوێ بچمە سەواحلە ڕیۆ دۆ ژانیرۆ ڕەوابەتە جنسی متعددم بوێ ئەنوا و ئەقسام ڕەوابەتە جنسی سوور چەرمەک زەرد پیاگ وە هەیکەڵە ژن و ژن وە هەیکەڵە پیاگ و 4 نەفەروەیەک و 5 نەفەروەیەک و بیان گۆڕینەوەیەک و تەمام ئەو شتانەی کە تۆ فەنتزیای ئەکەوێت و ئارزوو بوتی ئەسازن مەوجودە لە بازاڕە بۆیە بەشە لە دیبێتەکان ئاخێزەمە بوو خەڵکینە ئێوە چیتر وە پوڵ نافرۆشن نە ئەوەی کە چی ئەفرۆشن وە پوڵ ئەوەنە لە ناو زێهنتانە مەحدودی کردگەسە و تەقریبەن شتێ نەماگەتەوە پوڵ نەیفرۆشی بۆیە تۆ ناگەهان ئەبینی تەلەڤیزیۆنە ڕوودا و لە هەرێمە کوردستانە ئێژێ کاورایە گونی فرۆشت و 7 دەفتەر دەیەم خەبەرە تۆ مخابرەیکەی یعنی حاکمیەتە هەرێمە کوردستان ئێشێ بۆچی ئیجازە باتۆ وەها خەبەرێ مخابرەکەی بۆ تا تۆ بفەهمی هەرچی شتە قابلە معاملەس هەرچی شتە بە پوڵ ئەسندرێت
هەرچیەکت گەرەکوی جوانی جاودانەگی ئەوەسە تۆ ناشرین تێتە دەرەوە ڕۆی پوڵ دەرتێری کۆزمەتیک سەرجری ئەەکەی لوتە ئەگۆڕێ گوپە بۆ دروست ئەکا لچە زل ئەکا سینە زل ئەکا پوڵ هەر کارێ ئەتوانێ بکە ئەتوانێ زەریفەکە ئەتوانێ جاودانت کە ئەتوانێ توو لە عمرە بواتە سەرەوە جەرگە بگۆڕێ سی و بگۆڕێ قەلبە بگۆڕێ پوڵ ئەتوانێ ڕستگارت کە خوای پوڵ تۆ ڕزگار ئەکا و بازار تۆ سەعادەتمەندەکە لە دنیای ئەمڕۆە لە ژێرە بۆمبارانە سریاڵ ڕیالەتی شەو لە ژێرە بۆمبارانە تەبلیغات و ئاگاهیە لە ژێرە بۆمبارانە پسپۆڕ و متەخەسس و خروجیە دانیشگا ئینسانە ئەمڕۆژی بێجگە لە کالا ئارزوویەکی تری نییە نێسی و ئەوان ئارزوو بۆ تۆ دروست ئەکەن کالا بۆ دروستەکەن کارێترەکە ئەمڕۆ پزیشکان تاقیقیان کرد و واکسەنە فڵان بەی لەخوات 30 ساڵ عمرە درێژەویت و فڵانە پودر بخۆی ئەزولاتە قاچە زلەوێت و لەذا مردمە ئێمە فکر ناکە ئارزووەکانی سەرکوب بووگە ئێژێ پوڵە بوێ ئێران بەهشتە پوڵە بوێ عێراق بەهشتە ئارزووەکانی گشتی کالاییە کێ کریەسیە کالا بۆی جەهانە غەرب بۆی کردەسە کالا بۆی بەچی کریەسی ئیتر تۆ شتێکت بەناوە نەغد نییە تۆ شەرایەتە مەوجودە شتە خاسێکە فقط ناڕەحەتی بۆەوەی کە بۆ دەسەواز نییە لە بازار ڕاحەتچیە گەرەکتە بیسێنی بۆ نایەڵێ بچی مراودەیە سەکس بکەی بۆ نایەڵێت هەرچی ئینتەرتەینمنتە بیکەی بۆ نایەڵێ حەج کەسێتە ناڕواتە حوزەی قودرەت و دەسەڵات یعنی پوڵ قودرەت یعنی پوڵ کەعبەیە ئامال یعنی پوڵە بوێ ئیتر مهم نییە چۆن دەری تێری گەینە بەخوای پوڵ ئیسە بگەسۆ دین گەینە بەخوای پوڵ بە هەر شێوەیەک مەشروعە پیاگە کوژی خۆ ئەفرۆشی پێ بەسەرە هەزاران ئینسانە دائەنی حەق مردم ئەخوەی ماڵیان داگیرەکەی دزی ئەەکەی فزی ئەەکەی سوو ئەخوەی ڕبا ئەخوەی مواد مخدر ئەفرۆشی کولیە ئەفرۆشی گورچیلە ئەفرۆشی لەش ئەفرۆشی فکر ئەفرۆشی مهم نییە مهم ئەوەسە نزیکە خوای پوڵ بوویت و ئیستا لە بازاڕا بەم خوای پوڵە بە ئارزووەکانە دەگەی بە ئەمیالە دەگەی بۆیە فرێ لە دیبێتەکانە ئێمە شکاندنە ئەم تەوەهەمە بوو کە کالا ئارزوو نییە کالا مەیل نییە جەهانە بێ ئارمان جەهانە جێگەی زندگی نییە وەلێ ئێوە بە تەمامە قودرەت ئارمان ئەکوتنە ناوە یەکتری کارە کێس دەی تۆ چۆن کوردی تۆ ئەم ئەقڵەی کە هەسە ئەم هەڵس و کەوتەی کە ئەیکەی چه فەرقێکە ئەز ئەحیانەن تەکە دانێ ئەمریکاییە تەکە دانێ گواتمالاییە چه فەرقێکە هەست هیچ دادانیشن ئارزووەکانتان بێژن بزانم ئارزووتان هەست کالایی نەوێ مۆبایلە چواردە نەوێ ئایفۆنە چواردە نەوێ مەک نەوێ سەیارە و ماشین نەوێ جلک و بەرگ نەوێ ئەمەڵە جەڕاحیە پلاستیک نەوێ ویلان نەوێ سەکس نەوێ دیتە گشتی کالاییە ئەو جار جەهانێکە بۆ دروستەکات لە ئوکرایناش برانچە ئەپڵ بە هەر کەسێ ئیجازە بدات لۆگۆی ئەپڵ بەسەر دەموچاوی و خاڵکوبی بکە تەتوو بکە یەک دانە مۆبایلەدا یعنی چی ئەمە یعنی هەرچی شتە کالاییە و قابلە خەریدە لە چینا مؤسساتێ دروست بووگن بۆ عوزرخاهی کردن مەسەڵەن من و تۆ ڕەفیقین من و تۆ ئەوێ تۆ شەڕمان بعد من ئەو ساعە هاتم دوو نەفەرمە کردە واستە و دڵە تۆ بێرنەوە خۆمم لێ نزیک ئەکردی تۆ تا دڵە بێرمەوە مەعزەرەت خوای لێ بکەم
ئیستا لە چینە کۆمپانیە دروست بووگە ئەڕۆی پوڵی پێ ئەدەی من ئەڕۆم پوڵی پێدەم تێ لە تۆ مازەرەت خاییەکە دەستی قات و ڕیبات لە بەرەکا و 2000 دلار لە منە سێنێت و 50 دەفە کەوشەکانە ماجەکە و 20 دەفە خۆیە دا و عەرزە ئەو پوڵ چیتر ناسێنی تۆ ڕۆیتە بانکە سپەرم بانکە تخمەکێکە گەرەکە لە کنیشێکی زەریفی چاوکەوەی دانشگای هاروارد 40,000 دلاری پێ ئەدەی تۆ ڕۆیتە بانکە ئسپەرم لە ئێرانە من ڕۆزنامەم خوێند و کاورا چووکە 150 ملیۆن تمەنی دلاری 1000 تمەنی داگەوە ئسپەرمە کاورایەکی فوتباڵیست بیخاتە ناوە ڕەهەمە ژنەکەی کە کوڕێک کە تێتە دنیا هەنە خۆی نییە ئەسپەرمە خۆی نییە فوتباڵیست وی یا ئەو ژنە وەرزشکاریە تیاویت ئەمە ئەو غەیبخانەی سەڕەسە بەسەردانا کێشیاگە فرێک لە دیبەیتەکانە ئاخێز مەوانع بوو کە ئەمانەنە من لیانەدەم بەڕەسیەکەم خۆکانتان ڕەفتارەکانتان نۆرمەکانە جەهانە سوڵتە ئەوەی کە نەغد ئەکوژێ ئەوەی کە بیرۆکەی ئازادی ئەکوژێ و ئێژەی گشتیوا لە ناوی کالا گشتیوا لە ناوی بازار بووەرە کۆڵبەر بووەرە هێسر قاچاقکە و ویسکی بفرۆشەوە بەرگول لە خۆت بدە بۆ پووڵ یەک دانە کۆڵبەر حازر نییە بۆ کەرامەتە ئینسانی خۆی بێتە مەیدانەوە بەڵام بۆ قاچاقە جعبە ویسکی کە پووڵی دەست ئەکەوێ نزیک ئەوێ تۆ لە خودای پووڵ خۆی وە بەرگول لە ئەدا چون ئازادی وا لە کوێ وا لە بازاڕە چە مەیلێکت هەست بەدەستێت بە پووڵ خەرجکردن حاڵە خاص ئەوێت بە فکرە بە کالایە خواکردن حاڵە خاص ئەوێت بە شەرە نەئۆلیبراڵی بە شەرە بێمەعنا بەردەیە دەستکردە خۆی بەردەیە کالاکانە خۆیسی لە ماهیەتە ئینسانی توهی بووگە دیهیومەنایزد بووگە سیاسەت زەدە بووگە ئازادی تەعقیب ناکات قدرەتی نەگەرەکە و حەچیشتە لە پوڵ و لە مەسرەفا بێنێتەوە ئایا ئێوە یەکێکتان هەست مەیلێ ئارەزوویەکی بوێت کە بە پوڵ حەل نەوێ پەیدا ئەکەن ئاو وەختێ ناڕەحەت ئەویت ئەدوت پەیمانە حەیدەری حەملە ئەکا زوانی زەبرە چۆن یەخەی تۆی گرت و ئێوە ئارزووەکانە ئومەتە کوردیتان کوشتتان بۆیە کوردی ئیتر معنای نییە تامەی کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هات وتی ئێمە جاران لە حوزەیە تەمەدونیمان بە ئیماژێکە لە بەدیل بوومان ڕوبەڕووبوونەوە بوو لەگەڵ ئاشواڵ بەڵام اتفاقێک لە سەرزەمینە ئێمە کەوت دوای هاوردنە کۆرپۆرێشنەکان ئێمە هەم ئاشوو و هەم شتێکی فرە خەتەرناکتر ئێشێتێکیان ڕوبەڕوو بووینەوە ئینقیادە سیستەماتیکە ئالەگرا ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئازادی تئۆریزە کرد وتی کوردیەت ئینسانە سوڵتەناپەزیرە یاغیە تاغیە وە گشتی ئینسانەکان ئەم سەرزەمینە سەرسوڵتانن سەریارن ئاو لەگرا بوو کە ئاخێز هات لە تئۆریزەکردنە مەفهومە ئازادیە وتی کورد زوان نییە کورد ئەلمانانە فەرهەنگی نییە لباس نییە هەڵپەڕکە نییە چون زەرورەت ڕوبەڕووبوونەوە تەکە ئینقیادا شکەندنە جەهانە ئینقیاد وشرایط موجود احتیاجی بە تئۆریزەکردنە ئازادی و خوڵقاندنە دنیای ممکن بوو چۆن ئێمە تحقق ئەدەین بە ئارزووەکانمان بە ئومیدەکانمان بە ئارمانەکانمان بەم شێوە کە ئێمە ئازادیمان تئۆریزە کرد فەهمە ئەم دەرکە لە ئازادی بە تۆ ئەفەهمێنێت کە مەتنە ئاخێزە کوردەوار سەربەخۆ ئاخرین شۆڕشە بەشەرە یارانە ئاخێز ئەگەر چی نەیان ئەتوانی لەکوێوە دەست پێ بکەن بۆ کوێ بڕۆن چۆن دیبەیتەکان خڕۆ بکەن و نانەزانی کارکردە هەر دیبەیتێک چییە دیبەیتێک بۆ ئەوە بوو بە تۆ بێژێت شەرایەتە ئەمڕۆ چه شەکلیە
دیبەی بۆ ئەوە بوو بە تۆ بێژێ مەیلەکان و ئارزوەکان و ئارمانەکانە ئێمە چییە؟ بۆیە من وتم ڕەسەنایەتی کوردی یعنی ئازادی اختیار و دەسەڵات. وتم دەسەڵات ئەخلاقی ترین چمکە. ئەوتم نەقد سیاسی ئەخلاقیشی سیاسیە. دەسەڵات ئەخلاقی ترین مەفهومە کوردیە. بۆ ئێمە وتمان معنای ئینسانە کوردی سەرزەمینە. لە ئارزوەکان وتمان، لە مەیلەکان وتمان، کالانە بوویتر ئۆتکۆلۆنە شانێل و لباسە برەند گیڤانچی و ماشینە لوکسە خیاڵیە فێراری و گوشیە ئەڵماسی و تەڵانە بوو. دەسەڵات بوو. دەسەڵات هەر ئینسانێک کە بەرئەگرێ بە هەر تەبعیزێک، بە هەر دۆشینێک، بە هەر گۆڕینێک و بە هەر زندگی نەکردنێک. ئەوەی ئەم ئینسانانەی ئەمڕۆ لە ناوە کالا و ئەشیائیکەن زندگی نییە، ئەوەی نایکەن زندگیە. لەذا وەکو گورگ کەوتگنە گیانی یەکتری تا لە بازاڕە ئازادون، وەکو کەندووی هەنگوینە ئاغای مەندڤێڵ یەکتری خەریکن هەڕەڵ دڕن. هەچێک نەماگەیتر لەم حەوزە، هەچێک نەماگە. ئەوە بوو کەسانێک کە ئاهاتن گەرەکیان و بێژن بە ئێمە ئارەزوو ئەمیالەکانە ئێوە محقق ناوێەوە تێئۆریە تەوتەئەن. ئێمە بە قودرەت و ئاهاتینە سەریان دامانەگەر تەقەیان لە ئەنوا و ئەقسام ئەلفازێک ئێوە بیستتان. بۆ چون ئەو ئینسانە درۆزنە کە دەم لە ئازادی ئەدا نازانێ ئازادی چییە، دەم لە نەقد ئەدا نازانێ نەقد چییە، دەم لە ئینسان ئەدا نازانێ ئینسان بوون کامە وەزیفەس، کامە مەسئولیەتە. وەلذا تۆ چ مەشیایە، چ شکلی تەکی ئەم نامەشەیە قسەت کردایە تا نێڵێ ئارزوەکانە تۆ سەر بڕێت، مەیلەکانە تۆ سەر بڕێت، ئارمانەکەی تۆ سەر بڕێت. ئەمە شتەوە وا تۆ لە زوانە زبرتێ نەیەگەیت. عادەتت کردگە بە زوانە مەعامەڵەی ناوە خیابان گشتمان بەڕێزین و تۆ بەڕێزیت و دائیمەن حەق واتەکە موشتەریە. عادەتت کردگە بە فەرهەنگە بازار، بە فەرهەنگە فەست فودی، بە فەرهەنگە پرمۆشنیە پرزنتەیشنیە شاپینگ سنتەر مۆڵی. هەرچی شەهوەتە تەز دەرلەحزە دەسە کەفێ، هەرچیە زەریفە حەزی پێکەی فۆرەن بتوانی بیت و ساحەیوی بیسێنیت. شاپینگ سنتەر مۆڵ سەرزەمینە عەجایب، سەرزەمینە ڕۆیاکان. ئەجیمە جیلاتە لە جێ هەرچیەکت گەرەکە تێتە دەرەوە پوڵ خەگیرفانت بچوو چیت گەرەکە بیسێنە. ئەسەن فرسەتە پێنادەن تۆ فکرکەی باوەڕێکیشە هەست، ئارزوویەکیشە هەست، ئارزووت بۆ ئەسازن. پس ئەوانەی کە ڕوویان کردە ئێمە و ئێمەیاندا بەر نگاه تەنگ نەزەرانەیە قەتیسە خۆیان ئینسانگە لە مەسخ ئەسیری دەلیلی مەسخبوودەگیە خۆیان بوو، دەلیلی لە خووی ئینسانی دەرهاتنە خۆیان بوو، دەلیلی فرامۆشکردنە خۆیان بوو. و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئاخرین شۆڕشە بۆیە ئێمە بووین فقط ئازادیمان تئۆریزە کرد. و من ئەو ڕەوەندمە تەعقیب کرد کە ئێوە دیتان و دیبەیتەکانی تیا دەستە بەر بکەن. شۆڕشەکانە جەهەنەم لە بەشوێنگەڕانە کوردەوارەون بووە 100 ساڵ تاریکیە، ساڵەکانەوە با بچن کە تۆریزە ئەبێ لە ناوە ئەمانە. وەختێک گەرەکتە قسە بکەی، وەختی گەرەکتە قسە بکەی یاراخێزی ئەژی من نەخدم بە ئەم لەحزە هەست، من نەخدم هەست بەم شەرایەتە کۆیلەیە، نەخدم هەست بەم شەرایەتە ئینسان کوژیاگیە، نەخدم هەست بەم بێدەسەڵاتیە. ئەمە مەیل من نییە، ئەمە ئارەزووی من نییە، ئەمە ئومید من نییە. من خۆم بە پاشا ئەوێنم، من خۆم بە سەردار و سەرسوڵتان ئەوێنم.
من ئاواتەکانم خڕۆنە و گەسۆ لە ئایفۆنە ئەپڵە چواردە. من ئاواتەکانم و مەیلەکانم خڕۆنە و گەسۆ لە ڕەوابەتە جنسیە متعدد. من ئاواتەکانم لە ڕەوابەتە ئینسانی بتەوە، لە مەحبوبێتێکا کە لە ناو یەکتری پەیدای ئەکەین، لە سەفەرە قەحرەمانیەکا کە بە یەکەوە ئەیکەین، لە مەواجهەی زندگیە، لە چرکە زندگیەکا کە لە کناری یەکتریە، لە پەرستاریەک لە یەکتریە ئەیکەین، لە ئەخلاقێک لە بینمانە ئەخولقێت ئەیکەین. من ئارزوەکانم و ئاواتەکانم و مەیلەکانم ئەمەسە. من بەردەی کەس نییەم، من سوالکەرە کەس نییەم، من هیچ تایتڵێ لە هیچ کەسێک لە هیچ نەهادێ ناگرم. من مەشروعیەت لە وجود و لە ئەگزیستە ئینسانیە خۆم ئەگرم. من هەر ئەمەی کە هەم زەریفم، هەر ئەمەی کە هەم پێکەوتگیە. تۆ ناتوانی بە معجزەیە چاقۆی جەڕاحیت ئینسان دەربێری، زەریفی دەربێری، ناتوانی. ئەوانەی کە تێنە ئەگەین و ئەحیانەن حملەیان ئەکرد بە ئاخێزە کوردەوانە سەربەخۆ، وەختە خۆی پێتانم وت ئێمە ئاخرین ورژنە بەشەرین. خەیرێ لە بەشەرە غەربی واینە بەرترۆ، خەیرێ واینە بەرترۆ، بەشەرە کالازەدە، بەشەرە لە ئینسانیەت دەرهاتگ، بەشەرە وەڕواڵەت ئینسان و لە دەرۆن و بۆش، بەشەرە کاوە لە بەردە، بەشەرە مەسرفگەرا، بەشەرە تەبدیل بووگە بە عەبدە دەستکردەکانە خۆی. بۆیە تۆ تەوانە فەهمیدنە و زوانی تووڕەس لە بەرامبەرە حماقەت و ئەسیریە، لە بەرامبەر مەسخبوودەگیە تۆە، وا شەهەواتە پوچ و بەتاڵت کە کۆیلەتی کرد و بەرز هاوار دەکرد. بۆیە کاوراوە لە ژێرە دەسە عەلیە خامنەئیە ڕۆژێ 20,000 دەحفە تەجاوز ئەکات و ڕۆح و ڕەوانی خۆی و هاوشاریەکانی و خانەوادەی. فکر ناکا کۆیلەس وا دەم لە یوتوپیا و ڕەدە ئارمان ئەدات و وا لە پلۆرالیزم قسە ئەکا. تۆ فکرەکەیم بەشەرە لەکوێ هات کە وا لە ژێر دەست عەلی خامنەئیە؟ نە، چون ئەو بەشەرە ئازادی پێیگەیگە هەسی، ڕەوابەتە جنسیە هەسی، مەشروع بە ئەیخوا، دزی و فزی و ڕشوەگرتن و کۆڕبەری و قاچاق و خۆفرۆشیە ئەیکا، هەرچیە مەیلی بوێ ئەسێنێ، هەر کالایەکی گەلەکە ئەسێنێ، دەرنەتیجە ئازادە. بە نەزەر خۆی ئازادە. ئەو بۆیە کاورا لە ژێرە دەسە عەلیە خامنەئیە هەڵەسێتۆ نەخ دەگرێ بە قەوڵ خۆی و بەڕاستی و ئاخێزە و بووە بەرخورد دەکات. ئژی هەرکەتەکە ئێمانەوێت دوژمنە ئێمەس. ئەو دنیا وا ناوێت و من حەزی پێ ناکەم و دنیای قەشەنگێک نییە و پڕڕال نییە و من هەرچی شتە نسبی ئەیوێنم. کاول تۆ هەر بەشەر نیی تا بوێنی. بەچی ڕزگارەوی تا بۆتی بەهنێرم؟ بە ئەپڵێ، بە پرسێ چڵەوکەوا و بەچی ڕزگارەوی؟ بە ماشینێ پراید، بە تیۆتای لەنکرۆز؟ ئەمەسە ئارزووەکان و ئاواتەکانە ئینسانیت؟ ئەمەسە تەمامە ئەو بەهرەی کە لە وجود و ئەگزیستێک پەیدات کردگە؟ وەختێ من دەفتەرم بۆت خوێندۆ، وەختێ پێتم وت مەواجهەیە هونەرمەندانەس، ئەژێ تاو مەردان نەشود نەشەراوی مەردەن، حەکیم نەبە بۆ وەدەوا کردن، تامەرد زووی خزام وێش نەکەرۆ سەیر، حەکیم نەماچۆ عاقبەت و خەیر. تامەرد زووی خزام وێش، حەکیم کەی دەرمان مەکیاون و پەرێش. وەختێ دەر تاوقەت تەواوناوش سەن، گۆشت پیشیا و پۆستە پێشەمەن، ئەوساو نەودەمداو. وەختێ دەر تاوقەت ئەمە مواجهەیتەکە ڕەنجە، ئەمە ئینسانێکە کە ڕەنجە کێشێ. ئەو زاتە یەکدانە، ئەو دانای دانایانە، واوتم ناچێتە قاڵە بەدین. وەختێ دەر تاوقەت
تەواوناوش سەن گۆشت پیشیاو پۆست پێشەمەن ئەو چاو نەودەمداو جەن مزەیەن مەیۆ حەکیمە جاونان ئەفلاوتون مەیۆ حەکیمە جاونان ئەفلاوتون مەیۆ ئەوجا دانایی تێتە دەرەوە ئەوجا دانایی تێتە دەرەوە لە زندگی واقعیە لە زندگی کردنە نە لە وەحم و خەیاڵە نە لە ناوە مەسرەفە لە ناوە ئیماژەکان و تەسویرهای بەرساختێ ڕەسانە و میدیا نە لە معجزەوە ئەجی مەجیە شەهرەکە سینەماییە تاران و ئەستەمبوڵ و هالیوود و بالیوودە لەمەواجهە تەکڕەنجە ئەفلاوتون بەیۆ پس ئێمە لە بەڕەسیەمەوانە ئابوو کە هاتینە سەر نەقدە دنیای هوردر ئینسانە ئێمە ئازادی تەعقیب ناکە ئازادی نەگەرەکە بۆیە موچەی گەرەکە پووری گەرەکە ئازادی یعنی بازار موچە پارە نەفتە جوانەکە بفرۆشێ تا نان بخوا لەگرا لە ئینسانیەت دەراتگەیتر وێسیاگە ئارزوەکانی لە کونای کارخانەکانە چینۆ بێتە دەرەوە کەتەلۆگەکانە گەڕێ بزانە ئارزووی جەدید نەهاتکە داخم ئارزووی جەدیدێ پەیدا بووگە نۆعێکی تر لە ئارزوو مەیل هەزمن نەمدیوێت لە سەنعەتە پۆرنۆگرافی تا سەنعەتە فەشن و پزیشکی تا سەنعەتە ڕەوانکاوی و ڕەوان دەرمانی بۆ تۆ تەولیدە ئارزوو ئەکا بۆ تۆ تۆلیدە ئارزووەکە بۆ یاخێزە کوردەوارە سەربەخۆ بە و زوانە کە ئیتوانی کۆمەک بگری لە کۆمەک کوهن ئولگووەکان بەشکو ناخوداگا هەتوو دەستکاریکە بەشکو چۆن کامپیوترەکە وتی نەئۆ ماتریکس هەزیێ ماتریکس تۆی بردە سەناوە خۆی وەکۆ کامپیوتر ئێمە تۆمان تەکاندایە تەکانماندای تا کاکە وایتە ناوم ماتریکسە هەڵسە لە ئینسانیەت دەرهاتکی لە کوردبوون دەرهاتگی هەڵسەوا ئێمە ئازادیمان بۆ تێئۆریزە کرد تا بزانی ئینسانە کوردیەشێ چی بکە ئەو زوانەمان بەکار برد کە باوای خۆتە وەبیر بێتەوە ئەو زوانە خوڕینە کە زوانە باوات بوو زوانە داناکان و کورد بوو تەکانتی ئەدا لە ئیشتباهێکە ئەیکەی بۆیە من متەوەسڵ بووم بە ناخوداگاهە تۆ چون عەقڵە تۆ قوڵف کریاگە چون زەهنە تۆ فاسد کریاگە چون چاوە تۆ واز کریاگە بە دنیایەک لە تەوەهم لە وەسوەسە لە شەهوەت لە کالا و من فقط ناخوداگاهە تۆ بە فریام ئەکەوت هەڵت سێنم نەحیت چیتر بۆیە هیچ کام لە ژستە ئینسانیەکانتان لەلایەنە ئێمە نەسنریە حقوق بازی و حقوق بەشەر بازیەکانتان نەسنریە ئیدعای مۆدێرن بوون و ئاوەنگارد بوونتان لەلای ئێمە نەسنریە ئێوە خەلاقیەت کوژن ئێوە زات کوژن جەوهەر کوژن ئێوە فەرایەند کوژن سیستم وای پێتان کردەگە ئەمەیش و ئەمما شەرایط مەوجودێک کە ئەبزار گەلێ حەفزیەکەن میدیا تەلەڤیزیۆن پسپۆر نخبە فعال سیاسی فعال سیڤیل سۆسایەتی شەرایط مەوجود ئەوانە خۆڵکێندگیانە ئەم شەرایطە واینتیا دەستکردە دەسە ئەوانە بەشایە ئەمانە بە تێڵا کەوتایدە گیانیان تێڵای نەغد تێغ نەغد ئەڵماس دۆسەرە نەغد بدایلیان بدایە لەم نەغدە تا درزی تێبکەی ئەمر ممکن دەربێری بۆ ئەوانەتان وا لە وادی ئەندیشە و تەفەکرانە وگەن هیچ وەخت بۆ ئەوانەتانەوا لە هیچ مەرجعیەتە فکریەکانە وگەن هیچ وەخت
ئەو کارەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کردی خەیلی گەورەترە لەو کارەی وا ئیمانوێل کانت کردی بابزانی و فلاسفەی غەربی کردیان بابزانی لە قەرنە 21ین لە ساڵە 2021ین لە حاکمیەتە مطلقە جەهانە ماتریکسین لە نابودیە ئازادیە مطلقین و خوداوارگیە پوڵ و ئەمیالە کالایی و ئارزوویە کالاییە ئێمە لەم جەهانە هاتکینە سەدەرەوە و لەم جەهانە ئازادیمان تێئۆریزە کردگە شێوەیە ئێکستریمە ئازادیمان تەرسیم کردگە و قەدەمە خێنە ڕێ بۆیە تو شاهد بووی مەیل سازی ئارەزوو سازی کارە ئەمانە بوو و ئێمە مەجبور بووین بە ڕادیکاڵترین شێوە لە حوزەیە کەلامە و لە حوزەیە مەتنە بەرخوردی پێ بکەین تا جەهانە واقعی بێتە دەرەوە تا ئینسانە حەقیقی بێتە دەرەوە یارانە ئاخێزێک کە نەیان ئەتوانی لە مەتنەکە دروست ئستفادە بکەن یەک ئتفاقیان تیا کەوتبوو بۆی بۆن یاران عەزیزی بوون ئەوەن ئەیانزانی مەیلەکان و ئارزووەکانیان نێ لە ناوە بازاڕە ئارمانیان هەست بێ ئارمان نیەن خۆیان بە سەروەر و سەرسوڵتان و سەریارەزانی گشتیان وەلێ زوانیان گۆی نەکرد بێژێ لەگەڵ چیا دەرکەفتگەن بۆ وا قسەکەن بۆ وەختێ کەسێ پێیان ئێژێ ئەمە و وەحمە مەیل و ئومید و ئارزوو ئارمانەکانە ئێوە محقق ناوێ و ئەو بە ڕادیکاڵترین شێوە دایەگرتن سەری چون ئەو گەرەکی بوو ئیماژ بەدیل بکوژێ و یارە ئاخێزی نەهێشت ئەلا ڕەقم ئەوەی کە مسەلەح نەبوو بە تێئۆریەکە دیبە ئەیزانی خەریکە چتێ ئەکوژێ ئەمە دەقیقە نەیەزانی چی ئەکوژێت خەریک بوو ئیماژە بەدیلی ئەکوشت لە تۆ بۆی تۆ ئەددا لە کاورە بۆی تۆ ئەددا لە دیسکۆرسەکەی وەختە تۆ حەملە دەکرد پێیان خەریک بووی مەوانەعەت لەسەر ڕێگە پاکە کردەوە ئەمانە مەوانەعە تەحەققوقە ئومیدەکان و ئارزوەکان و ئارمانەکانە ئێمە بوون جەهانە بێ ئارمان جەهانە لیبرالی جەهانە کالایی حەچیە کە ناوی ئارمانە مەوجود نییە چون کارل پۆپەر وتکێسی هەرکە وعدەیدا بەهەشت دروست بکات جەهەنەمی خوڵقاند وەلێ ئەحیانەن هەچ کەسێ لە حاڵە ئینسانە دیسۆسیالایزد بووگە تەنیایە عوزڵەت نشینە شەهوەت گەورە بووگە وەیلانێک وەکو گورگ کەوتکەسە ناو خیابان پوڵ پەیداکا تا بڕوا خەرجیکە ئیستا تۆ ئەفەهمی کەنیشکێکی مەعسووم لە سەرزەمینە ئێمە بۆ مانتۆیەک و ڕووسەریەک خۆی ئەدا بەدەسە فرۆشەندەیەکی بوتیک چه ئەتەفاقێک کەوتکە لەم سەرزەمین ئارەزوو بووگە بە ڕووسەری بووگە بە کالایەک بووگە بە شەرواڵێکی جین بووگە بە قاوەیەک بووگە بە لەحزەیە سوارە ماشینێکی شاسی بڵند بوون بابەتە ئەمە بەها ئەدەی لەشت پەرداختەکەی زوانت پەرداختەکەی ماچێکی سەر لێوت پەرداختەکەی ساعتی خەڵوەت و سێکس پەرداختەکەی بابەتە ئەم کالاکە بەدەسی تێری چون تۆ ئازادی مبادلەکەی ڕەفاه تێتە دەرۆ سەعادەت تێتە دەرۆ سکستدا لەزەتت برد شەواڵێکی شەوە دەساوت چه دنیای قەشەنگێکە چەنی تۆ ئازادی وەلێ ئەوەی تۆ تێتانەما و خاڵی بووی تۆ ئەم کالا حتا دەمە مەرگ ئەدووە لە بێمەعناییە معنای تۆ بووگەسۆ برەندەکان معنای تۆ بووگەسۆ ئینتەرتەیمنتەکان معنای تۆ بووگەسۆ تەوەهۆم وەهم و ماتریکس بۆیە یاران ئاخێزێتیان نەدا پەس مەتن ئاخێز سێ گۆڵەکەی هەست نەقدە شەرایط مەوجود سیاسی فەرهەنگی اجتماعی اقتصادی بازیگەرانە ئەم شەرایط مەوجودە
نخبەی سیاسی، نخبەی ڕسانەی، نخبەی دانشگایی، نخبەی بەرساختەی سیڤیل سۆسایەتی، ئەحزاب بەرساختەی ئۆپۆزیسیۆننەمای کۆلۆنی حاکمیەت. ئەمان دووە نۆرمەکان، عاداتەکان، ئەخلاقیاتەکان ئەقڵە سەلیم کە مەوانە بوون وەلێو دووە تەرسیمە ئیماژێک لە بەدیل لە گوزەشتەیەکە کە بە تۆ کۆمەک ئەکا. بزانن ئێمە وتمان لە مەسئلەی نەغدا و لە مەواجهەی هونەرمەندانە تۆ تەکە مەعنا ڕوبەڕوونیەی، تۆ تەکە فۆرما ڕوبەڕوویت. بۆیە من لە دیبەیتەکانە تراوتم میکلانجلۆ تماشای بەردێکی کرد، بەرد فۆرمە وتی ئەم بەردە ئەتوانێت بە شکڵێکی تر محقق بوێت. تماشای بەردەکەی کرد وتی داووی من کووە، من بە شوێن داوا ئەگەڕێم لە ناوەم بەردە، یا بەردەیەک کە خەریکە تێتە دەرەوە لە مجەسەمەکانە میکلانجە یا میکلانجلۆە. بۆیە ئالەگرا ئێرادەی ئینسانی یارمەتیە بەردەدا کە بەرد خۆی محققکە لە فۆرمێکی ترە و ئەو بەردە ئەوێتۆ داو. جا ئینسانە هونەرمەند لە خۆی ئەپرسێ من ئەتوانم ئێرادەم بەم لە هەرچیەک یارمەتی بکەم خۆی بە سوورەتێکی تر جلوە بدات، چۆن ناتوانم ئەم ئێرادە لە خۆم بدەم، خۆم بە سوورەتێکی تر جلوە بدەم. آخر وەختێ لەم سەرزەمینە ئێمە کاورا ئێژێ من هونەرمەندم، من هەر پیتەخەنەم تێ بە قیافەی کابرا، بە هەر چاڵەگا و گەندە دەهانێک ئێژن هونەرمەند، بە هەر لۆتی و متربێک ئێژن هونەرمەند، بە هەر ڕەنگ بازیکەرێک ئێژن هونەرمەند، بە هەر کارمەندێکی سیستم ئێژن هونەرمەند. سەیاد قەدیم بنمان و هونەر پەیدا بوو شەوکەت شاو شیرین بەشەر. یعنی بەشەر بە فۆرمێکی تر تێتە دەرەوە، ڕەنج لە ئینسان کارەکە لە فۆرمێکی تر تێتە دەرەوە. هەر ئەم ئینسانە ئێرادەی خۆی لە خۆی ئەدا لە فۆرمێکی تر تێتە دەرەوە، سوورەتێکی تر لە خۆی تەجەسم ئەوەخشێ، فۆرمێکی تر لە خۆی دروزەکە. بۆی مواجهەی ئینسانە کوردی لەو دەورانەی کە ئێمەوە بیرمان تێتۆ مواجهەیە هونەرمەندانە جەنگجویان هەست لەگەڵ ئاشوبە تا سەقام بێرێت، تا سەقام دروستکە و دائیمەن خەریکی ئەمەسە. بالول زاتێون زات یەکداونە، ئامیان ماچان بالول دێوانە کێدی وەی تۆ زاناو، مەرکەب نەمەیدان گەردوون ڕاناو. دێوانە کێدی وەی تۆر داناو، مەرکەب نەمەیدان گەردوون ڕاناو. لە دیبەیتەکەی دێوانەی چراوە دەسا لە دانش شادان نیچا، من گەرەکم و بە ئێوە بێژم دانا وەختێ تێتە ناو مەردمێک بەرەبەیانە خۆر هەرچی جێگەز گرتکێسی، دێوانە ئەچێتە ناوە مەیدان شار، ئەو جێگە وا مەردم حزوریان هەست. ئەژێ بە شوێنە خوا ئەگەڕێم، کەسێ خوای دیگە خەڵکەکە خوا ناناسی، دەرسوولەتە کە ئێژێ خوا لە ناو مەردماوێ خەڵکەکە خوا ناناسی. مەسخەرەیەکەن کاورا و چرایەکی بەدەست ڕۆژ ڕۆشن هاتکەسە ناوە مەردمە، یەکی ئێژێ لەوانەیە ڕێگەی گم کردوێ،
یەکێژە مناڵێکە گمبووگە ناگەهان دێوانە هەڵەگەڕێتەوە ژێ خوا مرد ئێمە خوامان کوشت دێوانە خەوەر ئەدا لە نەزەر ئەو مردمە ئەو کەسە دێوانەس کە سەحوە چرایە تێتە ناویان وەلێ ئەو خەیلێ زووتر لە ئەمان فەهمی گێسی چه اتفاقێ کەوت خوا مردگە و ئەو ئەزانێ ئەم مردمە خوایەنتیان نییە چون تۆ تەعقیب خواشێ ناو مردمە بکەی منم دیبێتمە کرد ئێوە بفەهمن ئێمە وەکو دێوانەی چرا بەدەستوین لە ناوە ئێوە حاڵە ماکتانە بفەهمن لە ئینسانیەت دەرهاتگن وەلێ ئێمە دیمان بەحلول زاوتێوەن زاوتەیەک داونە ئامیان ماچەند باولول دێوانە کێدی وەی تۆرداناو مەرکەب نەمەیدان گردون ڕاناو ئەمانە کلی لە فەهمە ئیجمالەن کلی لە فەهمە دیبێتەکانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بوو هەر بۆی ئەوانەی وە زەحمەتە ئێمەیاندا سەوهانیان کێشا ڕۆحمان لە بلاهەتە خۆیان لە سەفاحەتە خۆیان تەحتە ناوە دژمنە ئێمە فقط سەفاحەتە خۆیان و بلاهەتە خۆیان هاوار کرد گوایە لەم سەرزەمینە تاریکی غیبخانەی سەر حاکم بووگە گەلە کۆمەیە فەسادە ئەنا پێناسەکردنە ئەم ئەسیری بوون ئەم سەخافەتە فرە ڕاحەت بوو ئەم مەسخبوودەگیە فرە ڕاحەت بوو بۆ ئێمە وێسیان و نەزارەمان کرد و تەماشامان کرد و یەک کەلەمە بە کابرامان ود ئەحمەق یەک کەلەمە بە کابرامان ود نادان جاهل تۆ نەمۆدێڕنی بەڵکو بۆ دڕنی تۆ نە نەخت ئەناسی نە ئازادی ئەناسی نە ئینسان بوون ئەزانی نە بۆیەک لە کرامەت بەردەگە ئەوە کلی لە فەهمە ئاخێز بوو پەس نەقدە شەرایطە مەوجود بەڕەسیە مەیلەکان و ئارمانەکان و ئارزووەکان بۆ ئەوەی کە بزانی تاحقوق پەزیرن بەڕەسیکردنە مەوانەعێک کە بەر بە تاحقوقیان نەگرێ و بیرهێنانەوەی لە بەشنگەڕان و کوردەوارەون بووە و بیرهێنانەوەی دەورانێک کە تۆ ئەمانتە بووگە پس وەختی ئەو دەورانە بووکتە تۆ دووبارە ئەتوانی ئەمە محققکەی وەختی دەورانێ لەم سەرزەمینە گشت ئینسانە قودرەتی بووگە سەرسوار و سەرسوڵتانوگە لەناوە دەوڵەتە بیا و بەسیاوگە لە شۆر و جەماوگە حکوومەتە دانایان و پیرانوگە دووبارە ممکنە اتفاق بکەوێ ممکنە تۆ سیستەمێکی هەرەمی دروست نەکەی ممکنە کۆمەڵێ مفتخوەرە فاسدە جنایەتکار تەولید نەکەی ممکنە بۆیە ئێمە هاتین بەڕەسیمان کرد چه اتفاقێک هەفت گەین بە داستانە تەکیە و خانەقا و داستانە حوزور دین و پاشا و بەگ و پاشا و دەولە دروستکردنە دەوڵەتە فەیکە قاجاریە دەوڵەتە جەعلی عوسمانی لەم زەرفە 200 ساڵ ڕابردووە 250 ساڵ ڕابردووە ئەمانە گشتی ئەو ئیماژە بەدیلە بوو کە ئێمە گەرەکمان و بێژین خەڵکە کوردەوار ئەمیال و ئارمانەکان و ئومیدەکان و ئارزوەکانە ئێمە قابل تەحققە ئیمکانی تەحققی هەس وان نییە ئێمە بەردەبووین لە ئەزەلەوە بەردەبووین تا ئەبەد کۆیلە بووین ڕعیەت بووین
تێ هەڵدریاو بووین تەسلیم بووین فاسد بووین وانیە ئێمەوە بیرمان تێتۆ ئازاد بووین قارەمان بووین و بیرمان تێ زندگیمانە کرد ئاشۆمان ئەناسی ئەمان ناسی و تەمەدونمان دروست کرد وەختێ کەسێ نافەحمێت مردمێ لە مەقتەعێکا بەو جێگە ئەگات کە نەخدە سیاسی بکە لە دڵیا جەهانێ تێتە دەرەوە لە توول عمرتانە نەخدە سیاسیتان نەکرد و بۆیە جەهانێکی لێ نەهاتووە دەرەوە چون کارمەند بوون تا ئەم وەزعیەتە مەوجودە دروستکەن ئێوە زەحمەتتان کێشا وەزعیەتە مەوجودتان دروست کرد کە لە نەخدەکانە ئێمە دەرکەوت ئەوانەی کە ئیسرارەکەن بە سڕینەوەی گوزەشتەی ئێمە کە ئومیدەکان و ئاواتەکان و ئارمانەکانمان تێیا محقق بووگە هاوکاران نظامە ئینقیاد و کۆیلەین هەروە کە کۆیلەی کالاکانیانن ئەوانەی کە مانەعەگەیینێ ئێمن بە ئارزوەکانمان ژیان کوژە حقیقت کوژە ئینسان کوژن ئەوانەی وا ئەم جەهانیانە دروست کردگە ئەم جەهانە بە نەمانە ئینسان ئەوان تێریتی ئاخۆن بۆیە وە بیرە دیبەیتەکەی ئەسپە توورینتان نەخەمەوە تا بزان لەم دیبەیتانە بە چ دەردێکی خوارد وەختی هاوسێکە هاتووتی ئەمانە هەرچی شتە فاسدیان کرد هەرچی شتە لە بینیان برد تا بفەهمی تەواوە و دیبەیتانە بۆچی و لەکوێ دەستەبەندی ئەکرێن بە هەر سوورەت ئومیدوارم بەم سادەسازیەی کە کردم و بە ئەم مەدخەلەی کدام پێتانە بتوانن ئەم دەفعە معنایەکی تر بگرن لە دیبەیتەکان و بە سەلابەتتر بتوانن لە بەرامبەرە کەسێکا قسە بکەن کە لە بەرامبەر ئازادگی و کوردبوونە ئێوە ئەوێسێت پس ئێوەیەشێ نەخدە شەرایتە مەوجودکەن ئەمیال و ئارزوەکانتان بەڕەسیکەن بزانن هیچ کوێی تاریخا تحققی پیا کردگە و ئەگەر پیای کردگەوە قابل تحققە مەوانەیەک بەری پێ ئەگرێ محقق ناوێ چیە هەرەوە تەواوە ئێستدلال و بەحسێکە ئیکەن لەم چوارچێوە قەرارەگرێ و مەتنەکە ئاوا چوو بەسە بەرەوە لایەوە خوش